بەخشندەی میهرەبان، سڵاو هەنگاوانانی عەزیز. ئەمانەی تایبەتە بە نەخۆشی بەتیزبوونی بەچە کە لە ئینگلیزیدا بە ساک بروود دیزیز یا ساک بروود ڤایرەس دەناسرێت کە نەخۆشیێکی ڤایرۆسیە تووشی زۆرێک لە هەنگەکان دەبێت لە جیهانە و پێویستە هەنگاوانان بیناسنەوە درک بە جۆری نەخۆشیەکە بکەن و جیاوازی بکەن لەگەڵ ئەو نەخۆشیانەی تری بەچە کە لە هەمان وەرز تووشی هەنگەکانیان دەبێت. ئەو نەخۆشیانەی کە تووشی بەچەی هەنگ دەبن هەنگاوان پێویستە بۆچی جیایان بکاتەوە و کامانن ئەوانەی کە تا ڕادەیەکی زۆر لە سەرەتاوە نیشانەکانیان هاوشێوەی ئەم نەخۆشیەیە. ئێمە دەزانین بەچەی هەنگ کە لە ئینگلیزیدا بە برود ناو دەبرێت مەبەستی گەراق یاخود هێلکە لەگەڵ قۆناغی کرمۆکەیی لەگەڵ قۆناغی پیوپایە، واتە قۆناغی هەنگی هەراژ یا هەنگی پێگەشتووتیان نییە برود، تەنها ئەم سێ قۆناغە دەگرێتەوە و لەناو قۆناغی برودیشە ئەو قۆناغە کە توش دەبێت زیاتر بەشی کرمۆکەیە کە بە ئاراستەی پیوپا گەشە دەکات. لەو نەخۆشیانەی کە زۆر هاوشێوەن یاخود هەنگاوانان لیان تێک دەچێت لەگەڵ نەخۆشی بەتیزبوونی بەچە، بەچەگەنینی ئەمریکیە کە بە ئەمریکان فەول برود ناسراوە، لەگەڵ بەچەگەنینی ئەوروپی کە بە ئیرۆپیان فۆڵ برود، لەگەڵ ستۆن برود، لەگەڵ چۆڵ برود. ئەم نەخۆشیانە تا ڕادەیەک بۆ هەنگاوان ڕەنگە زەحمەت بێ ئەگەر زانیاری نەبێت، بەڵام ئەگەر هەندێک نیشانەی سەرەتایی و ئاسان هەیە کە بتوانێت جای بکاتەوە، میکانیزمی خۆپارێزی یاخود دوورخستنەوەی نەخۆشیەکە ڕەنگە یارمەتیدەر بێ بۆ ئەوەی کە زیانی زۆر بەر هەنگەڵانەکەی نەکەوێت. بۆ نموونە گەر لە بەشی سەرەوە لە دەستە چەپ سەیریکەین بەچەگەنینی ئەمریکی نووسراوە کە زۆربەی چاوەشەشپاڵۆکان لە قۆناغی بوون بە پیوپادا یاخود لەو قۆناغی کرمۆکە کە بە ئاراستی پیوپا دەڕوات توشبوون هەیە بە سپۆری بەکتریای بەچەگەنینی ئەمریکی، واتە ئەم نەخۆشیەمان بەکتریە یەکێکە لە ترسناکترین نەخۆشیەکان لە جیهاندا لەبەرەوەی کە سپۆڕەکانی ئەتوانێت ماوەی 45 ساڵ زیاتر لە ناو سنووقەکانمانە بمێنێتەوە و بە هیچ شێوەیەک بە کارتێکەری سروشتی بە ئاسانی لە ناو ناچێت، تەنها ئەتوانین بە ئاگرێکی بەهێز لە ناوی بەرین و بەرگەی 120 پلە گەرمی دەگرێت، واتە بە ئاوی کوڵاویش لە ناو ناچێت لەبەرەوە باشتر بسووتێنرێت و بۆ دەربازبوون و سەرهەڵنەدانەوەی نەخۆشیەکە. کرمەکان یاخود لەو قۆناغی کە سەری گیراوە پێش بوون بە هەنگی هەراش تا ڕادەیەک ئەبن بە جۆرێک لە گریس و ئەتوانین بە دەنگەشقاتی ڕاکێشین نزیکی 3 سانتیم ڕائەکێشرێت کە ئەمە نیشانەیەکی تەواو ئاسانە بۆ ناسینەوەی و بۆنی هێلکە یاخود ماسی گەنی و لەم جۆرە نەخۆشیە دێت. ئەمە تا ڕادەیەک ئەتوانین جێگینەوە لەگەڵ نەخۆشیەکانی تری بەچەیان. و لە لای دەسەڕاستی بەشی سەرەوە بەچەگەنینی ئەوروپی هەیە کە بە ئیرۆپیان فۆڵ برود ناسراوە بە هەمان شێوە نەخۆشیی بەکتریە، بەڵام باشەکەی ئەوەیە یاخود ئاسانترە لە نەخۆشی بەچەگەنینی ئەمریکی لەبەرەوەی کە ئەمە سپۆر دروست ناکە نەخۆشیەکە، واتە بەکتریاکە سپۆر دروست ناکە، ناتوانێت زۆر بمێنێتەوە ئەگەر هاتوو هەنگاوان توانی کۆنتترۆلی کا، بەڵام بە هەمان شێوە ئەگەر نەیتوانی یاخود درکی بە گەورەی نەخۆشیەکە نەکرد لەوانە بێت هۆی لە ناوبردنی هەنگەڵانەکەی یاخود ئەو ساڵە بەرەمی هەنگوینی نەبێت. لەو قۆناغی کە تووشی بووە هەندێک ناسرەوە هەیە، بۆ نمونە ئەگەر سەیری کرمەکەیان بکەین کە توش بوون پێویستە لە قۆناغێکدا بن کە حرفی سی ئینگلیزی دروست بکەن و هەندێکیان حرفە سی ئینگلیزیەکە نابینرێتیایە یاخود ڕەنگی کرمۆکەکان پێویستە بە ڕەنگی سپی مرواری بریقەدار ببینرێ، بەڵام بە ڕەنگێکی زەرد یاخود بە قاوەیەکی تۆغ بینرێت کە ئەمە نیشانەی بەچەگەنینی ئەوروپیە. ئەمانە نیشانێکی سەرەتایین بۆی هەنگاوان بتوانێت لە ناو هەنگەڵانەکەیە تا ڕادەیەک دەستنیشانی نەخۆشیەکە بکە، بەڵام بۆ دڵنیایی تەنها ئەتوانێت مختەبەر لە ڕێی پشکنینی مایکرۆسکۆپی یاخود پشکنینی PCRەوە بڕیاری کۆتایی بدرێت و چارەسەری پێویست بۆ نەخۆشیەکە بژیرێتە بەر. ناوسکی کرمەکە یا کرمۆکەکان لەم قۆناغەدا ئەگەر نەخۆش نەبن بە ئاسانی نابینرێ، بەڵام ئەگەر تووشی بەچەگەنینی ئەوروپی بوون تا ڕادەیەک ناوسکیان ڕوونە بێتەوە، ئەتواندرێ ئەندامەکانی ناوەوە ببینرێ
کە ئەمە نیشانەیە کە توانرێت جابکرێتەوە لەگەڵ جۆری نەخۆشیەکانی تری بەچەیە. لە بەشی ژێرەوە دەستە چەپ نەخۆشی ستۆن برودمان هەیە کە بە بەربوونی بەچەیە. لە دوا قۆناغی نەخۆشیەکەیە کرمۆکەکانمان کە چون بۆ قۆناغی پیوپا ئەبن بە جۆرێک لە بەرد لەبەرەوە ناونراوە بە بەربوونی بەچە ڕقڕقە بێ بەهۆی ئەو کەڕەوەی کە تووشی هەنگەکانمان دەبن لە کۆتادا ئەیانکەن بە جۆرێک لە برد. لەبەرەوە دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە تا ڕادێک ئاسانە ئەگەر زانیاری هەبێت هەنگاوانەکە. لە بەشی دەسەڕاستی خوارەوە نەخۆشی چۆڵ برود نووسراوە. چۆڵ بمانای تەباشیریەت، برود بەمانای بەچێت، واتە نەخۆشی بە گەجبوونی بەچێ. بەچەکانمان بە هەمان شێوەی بە بەربوونی بەچە ئەمیانە بێت بەچی بە تەباشیر یاخود دەبێت بە گەچ کە سپیە بن یا هەندێجار ڕەنگیان لەوانەیە ڕەنگێکی تێرتر بێت سپی نەبێت، بەڵام ئەوەی ناسەرەوەیە وەکو تەباشیریشان لێدێ کاتێک دەستی لێدەین وەکو گەچ لەوانەیە هەڵوەرێ لەبەرەوە نانراوە بە بەربوونی بە گەجبوونی بەچە کە ئەمە نەخۆشیی کەڕوویە و چارەسەریان نییە وەکو دەرمان، بەڵام هەندێک میکانیزم هەیە کە ڕەنگە بەجیا ئەمانە باسکەین تەنها لە ئێستا بۆ ئەوەی ناسینەوە یاخود تێکەڵکردن نەگەوێت لەگەڵ باکیزبوونی بەچەدا. ئەمە بە هەمان شێوە زۆری مشەخۆری ڤارووا لە کوورەدا ڕەنگە وا بکات سەری چاوە شەشپاڵۆکان دانەخرێت یا هەندێکیان لە دوای داخستن لەلایەن پاڵەکانەوە بکرێتەوە تاوەکو ڤاروواکە قۆناغی زۆربوون ئەنجام نەدات. ئەمە تەنها ئەو جۆرە هەنگانەی گرنەبەر بۆ ئەوەی ڤاروواکە لەوە زیاتر نەبێتە هۆی زۆربوونی لە ناو کوورەکەدا. بەم شێوەیە سەری چاوە شەشپاڵەکان یان داناخرێ یاخود ئەگەر داخرابوو بەهۆی مردنی کرمۆکەکەوە کە پلەی گەرمی لەشیدا ئابەزێ پاڵەکان هەست بەواکەن و تاوەکو شک بێتەوە پاشان فڕی بەنە دەرەوە و کرمۆکانی مردووە و بە هەمان شێوە ڤاروواکەش زۆربوون ئەنجام نادا. دێمازانین کاتێک ڤارووا زۆربوون ئەنجامەدات کە سەری چاوە شەشپاڵەکە بە تەواوەتی گیرا بێت کە لە ئینگلیزیدا ئەم دیاردەیەکە نامدراوە پاراسایتیک مایت سندرۆم، نیشانەکانی مشەخۆری پندە. ئەوەی ئێمە ئێستامانێ باسیگین بە نەخۆشی بەکیزبوونی بەچەیە. ئەم نەخۆشیە وتمان ڤایرەسیە. ئێمە زانین نەخۆشی ڤایرۆسەکان هیچ چارەسەرێکی دەرمانیان نییە، تەنها میکانیزمی خۆپارێزی هەیە لێیان، بەڵام پێویستە سەرەتا دەستنیشانی نەخۆشیەکە بکەین. لەبەرەوەی نەخۆشیەکە ناونراوە ساک برود، واتە لە هەنگی تەواوە ئێمە نایبینین یاخود هەستی پێ ناکەین، تەنها لە برودەکانە لە بەچەکانە بە نەخۆشیی بەچە ناسرا، بەڵام دواتر باسیەکەین کە ڕەنگە گەورەکانیش کاریگەری هەبێت لەسەریان و هەندێک زیانیان پێ بگەێنێ یا ڕەنگە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بێتە هۆی لە ناوبردنیان. کرمۆکان پێویستە بە ڕەنگێکی سپی بریقەداری وەکو مرواری بێ ڕەنگەکە بینرێ ئەگەر تەندروست باش بن، بەڵام کاتێک تووشی نەخۆشیەکە دەبن واتە تووشی ساک برود دەبن ڕەنگیان گۆڕاوە سەری چاو شەشپاڵۆکان بەرەو ناوە نوقم بووە واتە ڕووچاڵ بووە، ڕەنگە کونی بازنەی لەسەری چاو شەشپاڵۆکانە هەبوو بێ یاخود بە تەواوەتی دانەخرابێ و ڕەنگە گەشی گۆڕاوێ بۆ زەرد و پاشان بۆ قاوەی. لە سەرەتادا ئەندامەکانی ناو سکی لەواتە لە ڕێی کۆندامی هەرسێوە توش دەبێت، لە ڕێی خواردنەوە توش دەبێت، پاشان وردە وردە بەرەو دەرەوە بەڕوا ڕاستەی دەرەوەی لەشی هەنگاوەنێ نەخۆشیەکە، بەڵام بەشی پێستی دەرەوەی وەکو خۆی دەمێنێتەوە کە ئەمە ئەو ڕواڵەتی پێبەخشیوە کە ناونراوە ساک برود واتە بەکیزبوونی بەچە. پێستی دەرەوەی مێنێتەوە، ئەندامەکانی ناوەوەی لەژ وەکو وایە لە ناو کیسێکی پڕ لە ئاوا هەڵگیرابن، بۆیە نامدراوە نەخۆشی بەکیزبوونی بەچە. ئەوەی جێخۆشبەختیە ڤایرۆسەکە زۆر بەرگە ناگرێت بۆ پلەی گەرمی بەرز یا کاتێگەری چکی خۆری ڕاستەوخۆ، بەڵام ئەگەر لە ناو هەنگوینەکە یاخود لەسەر شانەکان بمێنێتەوە لەوانەیە بۆ ماوەی 6 هەفتە توانای دووبارە توشبوونەوەی و توشکردنەوەی هەنگەکانی تری هەبێ. لەبەرەوە پێویستە ئەو هەنگە بە تەواوەتی دوورخرێتەوە یاخود ئەو شانانە بە هیچ شێوەیەک بەکار نێت بۆ هەنگ دووبارە.
ئەوەی کە گرنگە تۆ بیناسیتەوە ساگبرود سەری کرمەکان بەم ئاراستەی دەرەوە وردە وردێتە دەرەوە کە پێویست بوو لە قۆناغی حرفی سیدا بن تاوەکو سەری 4 پاڵۆکە گیرێ، بەڵام لەم قۆناغەدا کرمەوەکان بەم شێوەیان لێ هاتووە و پاشان گیان لە دەزەدەن و شێوەیەکی بەلەمی کە لە دواترا پیشانی ئەدەین و چیسێکی پڕ لە ئاو نیشانەدا کە زۆر بە ئاسانی توانرێ بەهۆی کێشێکەوە ڕاکێشێتە دەرەوە. ئەگەر ئەو شێوەیە بینرا ئەوە دەستنیشانی نەخۆشیەکە ئاسانترە. لەبەرەوە لەم قۆناغەدا ئەگەر تەندروست باش بێ شانەکە بە هیچ جۆرێک ئەمانەی کە نیشانەمان لە سەردانراوە نابینرێ، بەڵام ئەگەر تووشی نەخۆشی ساگبرود بوو ئەمە بەڵگەیەکی ڕوون و ئاشکرایە بۆ بوونی نەخۆشیەکە لەناو کوورەکەدا. ئەوەی کەمە بەسمانە ئەم شێوەیە کە پێویست بوو بەم شێوەیە کرمەوەکە بینیم، بەڵام بە شێوەی ناوڕاستیان ئەگەر بینرا ئەوە تووشی نەخۆشی ساگبرود بووە. ئەوەی کەمە بەسمانە بووم شێشێک دەریبێنی چیسێکی پڕ لە ئاواتە ئەمە پێستی دەرەوەی مێنێتەوە و ئاوێکە بینین پاشان وردە وردە ڕەنگی بەم شێوەی لێدێت و گیان لە دەسەدات. ئەمە سەرجەم قۆناغەکانی توشبوونە لە دەستە ڕاستەوە بۆ دەستە چەپ تا دوا قۆناغی بەم شێوەیە توێژاڵێک و هەنگکان ئەگەر توانیان فڕێدەنە دەرەوە. ئەمە و شێوە بەلەمیە ناسراوەیە کە نەخۆشی ساگبرودی زۆر بە ئاسانتر پێدەست نیشانەکرێ و جیاکرێتەوە لەگەڵ نەخۆشیەکانی تری بەچێ. گواستنەوە چۆن نەخۆشیەکە گوازرێتەوە؟ ئەوەی کە گرنگە ئێمە بزانین ڕەنگە لە ڕێی شاژنەکانەوە یا شاهنگەکانەوە گوازرابێتەوە. کاتێک شاهنگ دەرەچێ بۆ جوودبوون ڕەنگە نێرەی کۆمەڵێک هەنگەڵان یاخود هەنگەڵانێکی دوور لە هەنگەڵانەکەی خۆت هاتبێت و ڤایرۆسێکی هەڵگرت بێت و لە کاتی جوودبوونا بیگوازێتەوە بۆ شاهنگەکەت و شاهنگەکە بهێنێتەوە بۆ ناو هەنگەڵانەکەت. توشبوونی یەک هەنگ لە هەنگەڵانەکە ڕەنگە بەس بێ بۆ ئەوەی سەرجەم هەنگەکانی تۆ توش بکە ئەگەر بەرگری لەشی هەنگەکانی هەنگەڵانەکەت لاواز بن و بەرگەگر نەبن بۆ ئەم نەخۆشیە و نەخۆشیانەی تر کە تووشی هەنگە بن. و لە هەمان کاتا بوونی هەندێک جار بوونی نەخۆشیەکی تر ئاسانکاریە کات بۆ توشبوون و سەرهەڵدانی ئەم نەخۆشیە. بۆ نمونە ڤایرۆسێکمان هەیە، ڤایرۆسی بلاک کوین سێڵ ڤایرۆس، واتە ڤایرۆسی کەلوەڕەشەی شاهنگ. کەلوەڕەشەی شاهنگ نەخۆشیەکە تووشی کەلۆکانی شاهنگە بێت و ڕەشە بنەوە. کاتێک بوونی ئەم ڤایرۆسە لە ناو هەنگەڵانەکە تا زۆر بێ کارەکە لەسەر برینارکردن یاخود قلیشاندنی کۆئەندامی هەرز لە ناوە کەمە ئاسانکاریە بۆ ئەوەی ڤایرۆسی ساگبرودیش لە هەمان کاتەوەتە ڤایرۆسی بەکیسبوونی بەچە بە ئاسانتر بگاتە ناو هیمۆلیمفەکە و سەرجەم لەشی هەنگەکەی ئێمە توش بکات. ئێمە باسمان کرد ئەمە تووشی کرمۆکار بێت یا تووشی قۆناغی برو دەبێت. ئەی باشە کاریگەری هەیە لەسەر هەنگە گەورەکان، ئەوەی کە گرنگە تۆ ئەمەیە بیزانیت. بەڵێ بێگومان ئەم ڤایرۆسە ڕەنگە بەڕشێوکی ڕاستەوخۆ هەنگەکان نەکوژێت هەنگە گەورەکان، بەڵام کاریان تێکات و لاوازیانەکات. بۆ نمونە لە خاڵ یەکەمە هەڵس و کەوتیان ئەگۆڕێت، واتە کاتێک تەمەنێکی مناڵیان هەیە هەنگەکانی ئێمە پێویستە دایان بن، واتە نەرزبی بن لە ناو کوورەکە دایشکن. تەمەنیانی ئەوە نییە بچن دەرەوە کاری دەرەوە بکەن، لەبەرەوە ئەم هەڵس و کەوتیانە گۆڕێ ئەبن بە هەنگێکی هەڵگری شیلە و کار لە دەرەوە ئەنجامەدەن کە تەمەنیشی مناڵیان هەیە کە ئەمە زووتر هەنگەڵانەکە تووشی داڕمانەکات و زیاتر واکات شاهنگ دوورکەوێتەوە لە گەرادانان و هیچ هەنگێک نەبێ خزمەتی چی بکات، هیچ هەنگێک نەبێ خزمەتی بێچۆ تازەکان بکات. لەبەرەوە زۆر گرنگە تۆ بزانی کە کارتێکەری هەیە. خاڵی یەکەم لەسەر هەنگە گەورەکانیش و ئەوانیش توشبوونەکەیان نابێتە هۆی مردنیان بەڕاستەوخۆ، بەڵام هەڵس و کەوتیانە گۆڕە. خاڵی دووەم ئەو هەنگانی کە ئەچنە دەرەوە زیاتر قێزەکەنەوە لە هێنانی هەڵاڵە، لەبەرەوەی پێویستیەک سەیری ناکەن زیاتر شیلایهێنن کە ئەمەش نەقسی خۆراکیمان بۆ دروست دەبێ و مادەی پرۆتینی و لیپیدات لە ناو کوورەکەی ئێمەیان نامێنێ. کاتێکیش لیپیدات و پرۆتینات لە ناو کوورەکەی تویانەما ئەبێتە هۆی چی؟ بێتە هۆی داڕمانی کوورەکەت بە تەواوەتی. لەبەر ئێمە زانی شاهنگ سەرچاوەی پرۆتینی لە خۆراکی شاهانەوە وەرەگرێت و لیپیداتی پێویست کە وەکو سەرچاوەیەکی خۆپارێزی هەنگان بەکاری هێنن بۆ
بەرزکردنەوەی بەرگری لە شیان لە هەڵاڵە و دەستمان نەکەوێت و ڤیتامینەکان سەرچاوەکانیان زۆربەی لە هەڵاڵەوە و پرۆتین تاکە سەرچاوی هەڵاڵێ لەبەرەوە نەهێنانی هەڵاڵە دەبێتە هۆی بە تەواوەتی نەقسی خۆراکی و لە کۆتاییشدا هەنگەکەمان بە تەواوەتی داڕمێ و لە ناوەچێت. خاڵی سێمیان ئەگەر هەنگەکەمان بەم شێوەیە بوو تمەنێکی کورتە چۆ دەرەوە ئەوە لایف سپان واتە تەمەنی کورتە بێتەوە. تەمەن کورتی هەنگەکە دواتە بە هەمان شێوە دابەزینی ڕێژەی ژمارەی هەنگەکانی ناو کوورەکەت واتە هەنگێک ئەگەر لە 10,000 هەنگ پێگات بێ لە ماوەی مانگێکە نزیکەی 5,000 هەنگی ئەفەوتێت لەبەرەوەی تەمەنیان کورتە بێتەوە. ئێمازانی هەنگ لە وەرزی چالاکیدا واتە وەرزی بەهار و هاوین تاوەکو کاتە پاییز نزیکی 35 بۆ 42 ڕۆژەژی و ئەم ڕێژەیە ئەم تەمەنە دابەزێ بۆ 25 ڕۆژ یاخود 20 ڕۆژ لەبەرەوە کوورەکەی تۆ زۆر ئاسانتر و خێراتر لە ناوەچێت. خاڵێکی تر نەخواردنی یاخود نهێنان یا وازهێنان یا قێزکردنەوە لە هەڵاڵە بێتە هۆی ئەوەی کە گلاندی خۆراکی شاهانە واتە ڕژێنی خۆراکی شاهانە کە ناسراوە بە هایبۆفرەنجەڵ گلاند وای لەبێ وردە وردە لە کار بکەوێت لە کارکەوتنی ئەوە بە هەمان شێوە واتە دەرنەدانی خۆراکی شاهانە و بەخێونەکردنی کرمەکان لە کۆتاییدا و ئەمەش بێتە هۆی لاوازبوونی کوورەکە دووبارە. چی بکەین بۆ پاراستن و چارەسەری ئەم نەخۆشیە؟ تەمان وەکو چارەسەر هیچ دەرمانێکی نییە لە ڕاستیە تا ئەم ساتی باسەکەین هیچ دەرمانێک نییە بیدەین بە هەنگەکە تاوەکو نەخۆشیەکەم کاتەوە و پێدانی ئەنتیبایۆتیک کە دژەتەن کە ئێمە وەکو تێتراسایکلین و ئۆکسیسایکلین وانە نەبێتە هۆکارێک بۆ زیاتر و خێراتر لە ناوبردنی کوورەکە لەبەر ئێمە نەخۆشیەشی بەچەگەنینی ئەوروپی نییە تا بە دەرمان چارەسەریکەین لەبەرەوە باشتر وایە هەنگاوانان تا نەزان نەخۆشیەکان چییە ئەوە بەکار نەهێن. چی بکەین لە کوورەکەمانە بۆ ئەوەی خۆمان پارێزین یاخود وەکو چارەسەرێکی خێرا دەبێ بزانین کە هۆکارەکانی فشاری ناو کوورەکەمان چییە جا فشارەکان هەرچیەک بێ ئێستا باسییانەکەین. لەو شتانی کە زۆر پێویستە وەکو چارەسەر یاخود خۆپارێزی بیکەین پێویستە شاهنگەکانمان تازە بن. ئێمە ئازانی شاهنگی نوێ یا شاهنگی گەنج مادەی ڤیتیلینۆژینین لە ناو لەشیا زیاترە و لە ناو سپێنەی هێلکەکانی کە دایانێ زیاترە لەبەرەوە بە ئاسانتر خۆپارێزە بۆ نەخۆشیەکان بۆ سەرجەم نەخۆشیەکان و لە ناویشانە نەخۆشیە ڤایرۆسیەکان تا ڕادێکی زیاتر دەتوانێت بەرگە بگرێت یاخود ئەگەر تووشیش بوو ئەتوانێت کوورەکە بمێنێتەوە و نەبێتە هۆی زیاتر داڕمانی هەنگەڵانەکەت. لەبەرەوە بێت تۆ چ جۆرە شاهەنگێ بێنی ئەو شاهەنگانە بێنی کە سیفەتی هایجینیک بیهیڤیەر واتە سیفەتی پاکژیان بەهێزە. ئێمە سیفەتی پاکژی لە ڕێی کوشتنی 100 چاوی شەشپاڵووی بەچەوە ئەنجامەدەین لە هەر هەنگێکە ئەوە ڕەنگە زۆربەتان بیزانن و بینی بێتان کە چۆن ئەکرێت لە ڕێی دەرزیەوە یاخود لە ڕێی هایدرۆجینی شلەوە ئەکرێ بەسەر 100 چاوی شەشپاڵوە ئەگەر بتوانی لە ماوەی 48 کاتژمێرە فڕیان باتە دەرەوە ئەو کەواتە لەو جۆرە شاهەنگەت پەروەردە کردووە کە سیفەتی پاکژی زۆر بەهێزە کە ئەمە سیفەتێکە بۆ سەرجەم نەخۆشیەکان و بۆ سەرجەم دوژمنەکانی هەنگ سوودی لێبینیت و مانەوەی هەنگەکان لەم جۆرە ڕەنگە پێویست نەکات هیچ چارەسەرێک یاخود هیچ ئاگاییەکت لێبێ وەکو ئەوون هەنگە لاوازانەی کە پێویستە بەردەوام دەرمانیان بۆ بەکاربێنی تاوەکو بەرهەمت لی دەست پێوە. خاڵی دووەم پێویستە تۆ کۆمبڕۆتیشن واتە ساڵانە شانەکانت بگۆڕی لانی کەم 2 ساڵ جارێک شانەکانت بگۆڕی لەبەروی شانە کۆنەکان سەرچاوەن بۆ کۆبوونەوەی نەخۆشیەکان یاخود میکرۆبی نەخۆشیەکان. هەندێک نەخۆشی توانێت لەو شانەیە بۆ ماوەی 50 ساڵ بمێنێتەوە هەندێک نەخۆشی کە توانێت بۆ ماوەی 15 ساڵ بمێنێتەوە بۆ نەخۆشیەکە ڕوویەکان هەندێک نەخۆشی ڤایرۆسی ڕەنگە بۆ ماوەی 6 هەفتە یاخود زیاتر بتوانێت بمێنێتەوە لەسەر شانەکە و هەندێک سپۆرینۆزی ماتوانێت لەوانەیە بۆ 6 مانگ تا ساڵێک لەسەر شانەیەکی توشبوو خۆی حەشاردا و دواتر بێتەوەی نەخۆشی. لەبەرەوە باشتر وایە هیچ شانەیەک لەکە زۆر نەگری و هیچ شانێک لە هەنگێکی نەخۆشت نەکەیتە ناو شانەیەکی هەنگێکی ترەوە بێگومانە بێتە هۆی لە ناوبردنی
هەنگانی تریشی نەهەنگەڵانەکەت. خاڵی سێمەوەی کە باسمان کرد لەو کاتەدا کە هەنگ تووشی نەخۆشیە بێت یاخود ئەگەر توش نەبوو بێت پێویستە سەرچاوەیەکی خۆراکی بەهێز لە بەردەمیان هەبێت. ئێمە زانین سەرچاوەی خۆراکی هەنگ دووشتە یا هەڵاڵەیە هەنگوینە، هەردووچیان سەرچاوە و دەرمانێکی باشن بۆ هەنگ و مرۆڤیش بۆیە سوودی لێبینیوە درچی بەمە کردووە کە هەنگ کاتێک تەنها سەرچاوی خۆی بەکاربێنێت تووشی نەخۆشی نابێت یاخود باشتر ژیان بەڕێیەکا وەک لەوەی کە جێگرەوەکانی بۆ بەکاربێنین. لەبەرەوە باشتر وایە ئێمە سەرچاوی سروشتی بەکاربێنین یاخود لانی کەم ئەو سەرچاوی بەکاری هێنین وەکو جێگرەوە کواڵتێکی زۆر بەهێز بێت. لەبەرەوەی ئێمە ئازانین بەرگری لەشی هەنگ کاتێک ڕێژەی پرۆتینی لەشی هەنگدا بەزێ بۆ لە خوارد لە سایەچل زۆر ئاسانتر لەناو ئەچێت و بەرگەی هیچ نەخۆشیێک ناگرێت. لەبەرەوە بێ ڕێژەی پرۆتینی ناو لەشی هەنگەکانمان لە سایەچل کەمتر نەبن تاوەکو بەرگەی هەموو نەخۆشیەکان بگرن. خاڵی چوارەم پشکنینە. نابێ هیچ هەنگێکی نەخۆش بپشکنی و پاشان بچی بۆ هەنگێکی تەندروست باش، واتە سەرجەم هەنگە تەندروستەکانە پشکنی پاشان لە کۆتاییدا بە جیاوازی یاخود لە کاتێکی جیاوازترە لە ڕۆژێکی جیاوازترە پشکنین بۆ ئەو هەنگاکەی کە گومانت لێ هەیە و بێ تەعقیم کرێ یاخود بە عەتەلەکە یا نوێڵی بەکارهێنی بیسووتێنی باگر تاوەکو هیچ نەبێتە گواستنەوە نەخۆشی لە شوێنێکەوە لە هەنگەڵانێکەوە یاخود لە هەنگێکەوە بۆ هەنگێشتر. خاڵی پێنجەم بوونی ڤاروە. ئێمە زانین ڤاروە سەرچاوەیەکی لە ناوبەری هەنگەکانمانە و لە جیهانی شار بۆ ناسراوە بۆ لەبەرەوەی ڤاروە توانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ گاز لە هەنگەکانمان بگرێ و گوێزەرەوەیەکی باشی نزیکەی 20 نەخۆشی ڤایرەسیە بۆ هەنگەکانمان و لە ناو لیکەکەیە ڤایرەسەکان زیاد دەکەن بە هەزاران جار و پاشان لە ڕێی گازگرتنیەوە لە هەر بەشێکی هەنگەکەی ئێمە ئەتوانێت بچێتە ناو لەشی هەنگەکەمانەوە و تووشی نەخۆشی بکە و خۆشی بەتەنیا ئەتوانێت فاتبەدی واتە تەنۆچکە چەورەکانی ناو لەشی هەنگ کە پشتی بێبەستێ بۆ بەرزکردنەوەی لەشی و خۆراکێکی سەرچاوی خۆراکی بەکاری هێناوە ئەتوانێت وای لێ بکات هەنگەکەی ئێمە تاو لاوازکە و بەرگەی هیچ نەخۆشیەک نەگرێ و لەگەڵیشا هۆکارێک بێ بۆ ئەوەی کە مشەخۆری تر یاخود پاسۆجین یا میکرۆبی تر بە ئاسانتر لێەوە بچنە دژوورەوە و تەمەنی هەنگەکەی تۆ کاتێک گازێکی لێ گیرابێ یاخود تووشی نەخۆشیەکە یاخود نیو تەمەنەکات و کاتێکی زووتر لەوەی کە پێویستە بژی ژیانی لە دەستدات. ئەمە خاڵانە بوو کە باسمان کرد و ڕەنگە کۆمەڵێک شتی ئاسانتر هەبێت کە ئێمە باسی ناکەین کە هەنگاوان پێویستە خۆی ئاگاداریان بێ و ئەوەی کە پێویستە لەسەردەوە بۆ هەنگاوان بیزانی ئەو میکانیزمانەیە یاخود ئەو ناسینانەوەیە کە بەکاریان بێنی لە کاتی توشبوونی هەنگەکەت تۆ بە شێوەیەکی ئاسایی کێشەت نەبێ ڕەنگە درک بۆ نەکەی کە نەخۆشیەکان گرنگە بیانزانی، بەڵام کاتێک نەخۆشیەک ڕووە کاتە هەنگەڵانەکەت پێویستە پێشەوەی نەخۆشیەکە تووشی هەنگەکان بوو بێ زانیاری تەواوت لەسەر هەبێ و بزانیت چ جۆرە نەخۆشیەکە تاوەکو بە ئاسانترین شێوە خۆتی لێ دەرباسکەی لانی کەم بتوانی کۆنتترۆڵێکی یاخود دووری خیتەوە تاوەکو پشکنینی کۆتایی لە تاقیگەدا یاخود کەسێک دەستنیشانێکا کە تۆ هەنگەکان تووشی چێ نەخۆشیێک بوو. بە هیوای سوود و هەر شاد بن.